ساڵ بەسەر کۆڕەوە ملیۆنیەکەی بەهاری ساڵی 1991دا تێدەپەڕێت. گەلی کورد بە کۆڕە و ڕەتی کردەوە لە جەرستەم و زۆری حزبی بەعز بژی و ڕێگای هات و نەهات و ناخۆشی و برسیەتی و مردنی گرتەبەر تەنها بۆ ئەوەی جارێکی دیکە بەعز حکمی نەکات. بەشداربوانی کۆڕەوە سەرتاسەریەکەی گەلی کورد لە هامەتیەکانی ئەو ڕۆژە بۆ پەیام دەجێڕنەوە کە چۆن ژیانێکی کولەمەرجیان بەڕێکردووە و دیمەنەکانی ئەو ڕۆژە چەندە سامناک و ناخۆش بوون و لە یادیان ناچنەوە. هاوڵاتیان لە یادی کۆڕە و دەڵێن ئێمە ئەم هەموو ناخۆشی و دەربەدەریەمان بینیوە بۆ ئەوە بوو حکمی گەل بێتە ئاراوە. بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی کورد قوربانیدانی هاوڵاتیانیان لە بەرچاو نەگرت و هەر خەمی خۆیان و بنەماڵە و کەسە نزیکەکانیانە. قەت ئینسان ئەو شتانەی لەبیر ناچی لەبەر ئەوەی ئەمن دیتم ئەو نەخۆشەی کەوا لەسەر قەرەوێڵەی بووە لە خەستەخانەی هەولێر لە نەخۆشخانەکانی هەولێر بە هەمان قەرەوێڵە کە ئەبێرەدا ئەڕۆیشت ئەلەو ئاقارەی کە ئێستانەکە ئەمە لێ ڕاوەستاین بە قەرەوێڵەوە پاڵیانەدا و بەڕێ ئەکەتن لۆ ڕۆیشتنی و بە ئەنواعی ئەشکال منداڵی گچکە حتا منداڵ فڕێدرا ئەنواع و ئەشکال ئازار و ئێش و برسێتی و ساردی و سۆڵی و ئەمە لە شاوەی سیوە هەتاکو بە پێیانبەرەکەتن هەتا قوبەی گەڵاڵێ لەوێ ئەو کات گوتیان حەمدولیلا کورد ئازاد بوو. بەڵام ئێستا کە لەگە با و باپیرن ما باوەڕتەی بیتن لەوەی پەشیما بوون کە قمە ئاوەچیان دایتە یعنی ئەو سەرکردە کوردانە دەبێ ئێستا کە بۆ نمونە هەزاران گەزەی لەسەر کۆڵانەکان کەوتونە شقامەکان یعنی تووشی نەخۆشی ئەو بابەتانە بووینە تووشی ئاگا مەسەلە بێکاری نەبی ئەو هەموو زەویان هەیە لە کوردستانی هەموو نەوت و گازن هەیە تەنانە یەک کارگەنیا کە کارگەش نەبی هەموو بیانە. کۆڕەوە ملیۆنیەکەی کورد هێمای چەوسانەوەی نەتەوەیەک بوو. بەڵام ئەوەی جێگای داخە تا ئێستا ئەم کارەساتە و هەموو کارەساتەکانی دیکە کە بەسەر ئەم گەلەدا هاتوون نەیان توانیوە ببنە ناسنامە و سەروەری و باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک و هێنانەوەکایی دەوڵەتێکی سربەخۆ بە پێچەوانەوە ڕۆژ دوای ڕۆژ قەوارەی هەرێمیش بەهۆی هەڵەی سیاسیەکانیەوە بەرە و لاوازی دەڕوات. بێگومان کۆڕە و ئەنفال کیمیایی باران هەموو ئەو کارەساتانەی ترکە بەسەر ئەو میلەتەدا هاتوون جێگای ئەو بوون کە ئێستا دەستکەوتی زۆر گەوریان بە ئەو میلەتە بۆ بەدەست بهات بایە. بەڵام بەداخەوە بەهۆی بەرژەوەندی خوازی بەهۆی تەسک بینی و کورد بینی هەندێک لە سیاسیەکان و ئەوانەی کەوە ڕابەرایەتی ئەو میلەتە ئەکەن نەتواندرا شتێکی وای با بڵێن لەسەر بنیاد بندرێ و دەکرا ئەو کارەساتانە هەتا ئاستی سەر بەخۆی و دەوڵەت بۆ کوردیان لەسەر بنیاد بنرابە. هاوڵاتیانی کورد پیر و گەنج ژن و پیا و منداڵ و پەککەوتە پێکەوە بەشداریان لە کۆڕە و کرد و ڕوویان لە ناوچە شاخاوی و سنووریەکان و وڵاتانی دراوسێ کرد و بە شێوازێکی مەدەنیانە و بەدەر لە ڕووبەڕووبوونەوەی چەکداری بەرپەچی ستەم و زۆرداریان داوە. لە ڕۆژانی کۆڕەودا دنیا سارد و باراناوی بوو بە هەزاران هاوڵاتی بەهۆی سەرما و سۆڵە و نەخۆشی و برسێتی و نەبوونی جێوڕێیەکی گونجا و گیانیان لەدەستدا. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام هەزای سۆران.